الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين. خۆشەویستانم سەلام و ڕەحمەت و بەرەکەتی خۆی گەورەتان لێبێت و لە ئەڵقەیەکی نوێی بەرنامەی شیرینچا لە کەناڵی ئاسمانی پەیام بە خزمەتی بەڕێز و خۆشەویست گەیشتمەوە لە بەشی دووهەمی باسەکانی عاقیبەت خێری خۆی گەورە هەمومان عاقیبەت خێر بکات. ئێمە ئەگەر بە دەرگایەکی باشەوە هاتبینە ناو دینداری و ئیسلامەتی بۆ نیەتێکی باشی پاکی دوور لە دنیا ویستیمان هەبوو بێت، وەختێک کە تەوبەمان کردووە، وەختێک کە ڕاوینەتەوە بۆ ناو دینداری بەڕاستی، وەختێک لە شەوێک لە شەوەکانی ڕەمەزانە لە کاتێکە کە موسیبەت و ناڕەحەتێک ڕوویا بێت کە خەوێکی قورس و خراپت بینی بێت، تەوبەت کرد بێت، تەوبەکەت بەڕاستی بۆ خوا بوو بێ ئینشاءالله حوسن الخاتیمە و کۆتایی و عاقبەت خێریکی باشە دەسەکەوێت ئەگەر خوای گەورە تەوفیقی یابێ. هیوادارم ئینشاءالله ئەڵقێش جێگە ڕەزامەندی و خوای گەورە و سوودی ئێوەی بەڕێز و خۆشەویست بێت، چونکە عاقبەت خێری زۆر گەورەیە، بە زەمان و بە مەکان و بە شوێن و لەگەڵبوونان نییە. عەلاقەی بەوە هەیە بینی خۆت و خوا و ئەو تەوفیقە خواییەی کە دابەزێ، چونکە سەحابەیەکی پێغەمبەر صلی الله عليه وسلم لە یەکێک لە شەڕەکان لە غەزاکانە ئەم سەحابەیە زۆر باشە جەنگا، وتیان هەنیئەن لەهو، بەخوا سەحابە وتیان یا ڕەسوڵ الله باش شەڕی کرد تا شەهید بوو. پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمووی نا لەوێ نییە، واتە لە بەهەشت نییە، لە جەهەنەمایە. سەحابە زۆر قورس بوو بەلایەنەوە، بەڵام دوایی کە چوون سەیریان کرد تومەز تەحەمولی برینداریەکەی نەکردووە، ڕمەکەی هەڵگرتووە و کردوێتی بە دڵی خۆیان و بە سنگی خۆیان خۆی کوشتووە، واتە تۆزێکی ماوە بۆ شەهادەت و شەهید بوون، لەی شەهادەتی وەرنەگرتووە بە ئینتیحار و بە خۆکوشتن ڕۆشتووە و چۆتە ناو ئاگرەوە. لەبەرەوە زۆر شت هەیە ئەمان با بەرەو عاقبەت خێری، زۆر شتیش هەیە بەرەو عاقبەت شەڕیمانە با. میوانی ئەم جارەی بەرنامەکەمان خوشکێکی بەڕێز و مامۆسایەکی زۆر بەڕێز و بانخوازێکی بەڕێزە کە ئینشاءالله کۆمەڵی نمونەی زۆر جوان باسەکات لەسەر عاقبەت خێری، وەکو ئەم نمونەی کە باسمان کرد لە سەحابەی پێغەمبەر صلی الله علیه و سلم، چونکە هەر جارێک تریان یەکێک لە هاوڵان زمانی بەسرا بوو لە کاتی مردنە، قسەی ئەتیادیە کرد بەس ئەیانوو شایەتومان بێنە نێتوانی شایەتومان بێنێ. خەبەرەکەیان بردە خزمەتی ڕەسوڵ الله صلی الله علیه و سلم، یا ڕەسوڵ الله فڵان سەحابە ناتوانێت شایەتومان بێنێت. فەرمووی دایکی هەیە؟ تیان بەڵێ. فەرمووی دەبڕۆن بە دایکی گەردنیازا بکە بزانن ئایا دڵی ئەوی نەڕەنجاندووە، کە چوون دایکی زۆر لێی ناڕازی بوو، هەتا فەرمودەکە دوور و درێژە، هەتاوەکو دایکی لێی ڕازی نەبوو ئەم سەحابەیە زمانی بەر نەبوو بۆی شایەتومان بێنێت، لەبەرەوە خۆ لە سەردەمی پێغەمبەرا ژیاوە صلی الله علیه و سلم، سەحابەی پێغەمبەر بووە. نمونەیەکی ترمان هەیە عەبدوڵای کوڕی جەحشەکە، عەبدوڵای کوڕی جەحش سەحابەیەکی پێغەمبەر صلی الله علیه و سلم لە شاری مەکەیە بووە، هیجرەتی کردووە بۆ حەبەشە. عەبدوڵای کوڕی جەحش کە ئەڕوا بۆ حەبەشە لەوێ متەئەسیرە بێ بە ئایینی نەسرانیەت و بە ئایینی گاوری و لەسەر گاورێتی و لەسەر مەسیحیەتی ئەمرێ پەنا بەخوا، لەسەر ئیسلامەتیەک نامێنێتەوە وەکو سابقونی ئەوەلون لەگەڵ مهاجرین و لەگەڵ ئەنسارە ئەو پلە و مەقامە بەرزەیان دەست بکەوێت. ئەمە هیدایەتە و سەرەتای هیدایەتیشە، هەر بۆیە ئوم حەبیبی خێزانی کە دوایی ئەبێتە خێزانی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم، دوایی لێی جێ ئەبێتەوە، یاخود کە ئەمرێت ئەم پیاوە ئەم سەحابەیە کە لەوێ ئەبێتە مەسیحی و ئەمرێت دوایی کە ئەگەڕێتەوە بێکەسە بچێتەوە لای ئەبوو سوفیانی باوکی کافرە و سەرانی قوڕەیشە، لەبەرەوە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم دوایی مارەیەکە. مە بەسمان لێرە ئەوەی ئازانم عاقبەت خێری دوعای زۆر ئەوێت، نیەتی زۆر گەورەی ئەوێت، هەوڵ و ماندووبوونی زۆری ئەوێت، اینجا تەوفیقە خوای یەکەش. بۆیە زۆر جوانە هەموو جارە لە دوعاکانمانە بڵین یا ڕەبی خوایە حوسنی خاتیمە و عاقبەت خێریمان بەنصیب بکە. دوعایەکی زۆر گەورەی و سنەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم، دوعای حوسنی خاتیمە هەموو دوای نوێژێ، یا بۆ کەسێک کە دوعای بۆکەی دوعای حوسنی خاتیمەی بۆ بکەن. فەرمون ئەڵقەی ئەم جارەی شیرینچا. مەهێڵن بە ئیزنی حەق تەعالا نهێنیەکانتان گوناها ناشرینەکان بێت، دەتوانن وەک پاکان بە نهێنی گەورە و بە نیەتی گەورە بە بنەجێی سەرسامی فریشتەکان. ئەو حەزرەتە سەلی الله عليه وسلم پڕ بوو لە ئەسرار، هەتا پڕ بە ڕۆح و گەروی دەیفەرموو بەلی الرەفیق الأعلا، بەلی الرەفیق الأعلا. خاتمەی کەلیمەی ئەبوو بەکری صدیقی ئەکبەر فەرمووی وجاءت سكرة الموت بالحق ذلك ما كنت منه تحيد. هەتا مستحقی خاتمەی خاتیمەت باشان نەبیت
ناداتێ. حەزرەتی عومەر دەیفەرموو: اللهم ارزقني شهادة في سبيلك في بلد حبيبك. يا ربي ڕزقی شەهیدیم بدە لە پێناوی خۆتدا و لە شاری خۆشەویستەکەت صلی الله عليه وسلم. ئەصحاب فەرموویان: ئاخر چۆن لە مەدینە شەهیدی دەستگیر دەبێت؟ حەزرەتی عومەر فەرمووی: ئەگەرە و زاتە بیەوێت دەیبەخشێت، بربەست نییە لە بەردەم بەخشینێ خوا بینێرێ جل جەلالوه. لە سوبحی ساڵحانێکە خەڵات گەیشت لە میحرابی ڕەسوول الله صلی الله عليه وسلم لە مەدینەی ئەو بە پلەی ممتازی شەهیدی حەزرەتی عومەر شەهید دەکرێت. یەکەم وتەلای کردەوە فەرمووی: کێ کوشتمی؟ وتیان: مەجووسیەک. فەرمووی: ئەلحەمدولله، بەس نەبوو موسڵمان دەستی بە خوێنم سوور نەبوو؟ فەرمووی: ڕوومەت و ڕوخسارم بخەنە سەرزەوی، بەڵکو خۆی گەورە ڕەحم بە عومەر بکات. هەر لەو کاتەیە کە خەڵتانی خوێنە بە گەنجێک دەفەرمێت: جلەکانی بەرت بەرزکەرەوە، ئاوا باشترە بۆ تەقوای دڵ و پاک و خاوێنی جلو بەرگت. اللهم إنا نسألك حسن الخاتمة، اللهم اجعل خير أعمالنا خواتمها. يا ربي أمتي آخرين و بەنامان بدە لە ئاخرین نەفەس و دواچۆڕی دنیامان لە شەیتانی ڕەجم کرا و بمان پارێزە یا ڕەب. دەستمان لە دەستی حەزرەتی عالەم صلی الله عليه وسلم نەبڕێت و بە ئاسانی بمان گێنرە کاروانی عاقبەت خێران. بسم الله الرحمن الرحیم. سپاس بۆ پەروەردگاری مەزن، درود و سڵاو بۆ سەرگیانی پاکی پێغەمبەرمان صلی الله عليه وسلم. سپاس بۆ جەنابتان، بۆ بەرنامەکەتان، بۆ کەناڵە جوانەکەتان. پێم خۆشە طبعاً یعنی وەک چۆن بڵێ لە دەستپێکی بەرنامەکەیە پیرۆزبایی سەری ساڵی کۆچیش بکەم کە بەروارێکی خۆش بوو لەم ڕۆژەیە. پیرۆزبایی سەری ساڵی کۆچی لە خۆم و لە ئێوەش و لە سەرجە موسڵمانان بکەم ئینشاءالله بە هیوای ئەوەی کە سەرەتای ساڵی دەروی خێر بێت لە ئەم ئومەتە و لەم میلەتە. خوای گەورە بیکاتە مای خێر بۆ هەموو لایەک. بێگومان مامۆستاگیان ینی ژیان وێزگەی تایە، مەواقیفی زۆری تایە کە ئەبێ هەڵوێستەی لەسەر بکەین. عاقبەت خەیریش ئەو خۆزگەیە، ئەو خولیایە، ئەو حەزەیە کە هەموو ئیماندارێک تەمەنای ئەکات هەوڵی بۆ ئەدات. ڕێگەکانی عاقبەت خەیریش زۆرن. یەکێک لە ڕێگەکانی عاقبەت خەیری ئەوەیە کە خوای گەورە ئەگەر بیەوێت هیدایەتی کەسێک بات، وەک چۆن بڵێ یشرح صدره للئیسلام، یعنی دڵی ئەکاتەوە، هیدایەتی ئەدات، ڕێگەی بۆ ڕۆشنەکاتەوە، ڕێگەی مەسەلەن قورئانی پێ ئەناسێنێ. لە فەزلی خوای گەورە بەزیابێ بە حکمی ئەو تۆزە خزمەتێک کە ئێمە لە خزمەتی قورئانە بووین، نمونەمان زۆرە. تەسەور کە جاری وە هەبووە، یعنی ئافرەت هەبووە هاتووە هیچ خوێنەواریەکی نەبووە، یعنی هەتا لە ئەو کاتەیە کە هاتووە یعنی ئەڵێ خۆزگەم ئەوە بۆ یەک جار لەسەر ڕەحلەی مەکتەب دانیشم، یعنی هەر ئەو خۆزگەم نەهاتوەتە دی، بەڵام یەک ڕۆژیش بچمە مەکتەب. کاتێک کە ئەو خوشکە بەڕێزە تەبعاً ئەو کاتە ئێمە ساڵی 2010 بوو لە شاری کەلار کە هات وتی ئەمەوێ فێری قورئان ببم، لە ناخی خۆما تۆزێک بەلامەوە قورس بوو، هیچ خوێنەواریەکی نەبێ و ئێستا ئەوێ قورئان بخوێنێت. وتم باشە، یعنی جارێ هیچ نەبێ نوێژی پێڕەوانەکەم و ئایەتەل کورسی و سوورەتە کورتەکانی پێ ئەڵێم، تەسەووری هەر ئەوەنەم لێ کرد. ماشەڵڵا هات یاڵا عەلا بەرەکەتی لا دەستمان پێ کرد وردە وردە. بازێ لە سوورەتەکانی جوزی عەمەمان خوێند، دوای وتی بەخوا مامۆستا زۆر حەزم لە ئایەتەل کورسیە. مان باش جوزی عەمەی تەواو کرد تەقریبەن سوورەتە کورتەکانی، وتی بەخوا مامۆساڵین سوورەتێک هەیە لە قورئانە بۆ عەزابی قەبر باشە، زۆر حەزم لێتی کە شەوانە فێر ببم و شەوانە ئەو سوورەتە بخوێنم، سوورەی مولک لە جوزئی تەبارەک. وتم باش. الحەمدوللا جوزی عەمە و تەبارەکی تەواو کرد. دوای ئەوەتی مامۆسا بەخواڵن سوورەتی یاسین زۆر مبارەکە، زۆر گەورەیە، بۆ کاتی سەرمەرگۆوانە زۆر حەزم لێتی. الحەمدوللا هاتین نزیکەی 8 جوزمان لێرەوە خوێند لە شەپەوە با بڵێم، هەتا سوورەی یاسین هاتین بە تەواوەتی بەڕەوانی بەباشی. بەڵام یعنی ئەمە من ئەڵێم جاری وە هەبووەم ئافرەتە ئاەتێک، یعنی ڕۆژێک هاتوو من یەک ئاەتم پێوتوە، 2 ئاەتم پێوتوە، سوورەتێکی کورتم پێوتوە، بەس یعنی بەڕاستی خۆی
عەزمی هەبوو، ئیرادەی هەبوو، خۆی سوور بووە لەسەر ئەوەی کە بەردەوام بێت. لە دوای ئەوە وتی مامۆستا حەزم لێ بچین بۆ بەقەرە. ئەلحەمدولیا لە لای ڕاستی شەو با بڵم سوورەی بەقەرە و ئالی عیمران و نیسائی خوێند. قەدەری خوای گەورەوا بوو ئێمە لە یەک بەڕاین کە ئێمە هاتینە سلێمانی لا یزال ئێستاش الحەمدولیا پەیوەندی وشتمان هەیە. پاش ماوەیەک پەیوەندی پێوە کردنەوەتی بەڵام مامۆستا حەزەکە مژدە و بەمێ ئەلحەمدولیلا قورئانم تەواو کردووە. یعنی بەبێ ئەوەی خوێنەواری هەبێ من جاری وا بوو تاقیمە کردەوە تاقیمە کردەوە ئەموت لێ لاپەڕە چەنای قەنەعەت کە مامۆستا ژمارەکەی نەئەزانی مەسەلەن بڵێ لاپەڕە 100 و ئەوانە 200 و ئەوانە ژمارەکەی نەئەزانی بەس ئیتر خوای گەورە هیدایەتێکی دابوو کە خۆی ئیرادەی هەبوو کە خۆی حەزی لێی بوو خوای گەورە قورئانی بۆ ئاسان کردبوو ولقد يسرنا القرآن للذكر فهل من مدكر بەڕاستی من لەو ئافرەتەیە بینیم کە چۆن خوای گەورە يعني ئەم قورئانەی بۆ ئاسان کرد کە ئەمە ئینشاءڵڵا هەم خۆشی دایکی هەتی بوو مێ دەکەم یعنی ئەمە هەنگاوێک بێت کە نیشانەیەک بێت بەوەی کە ئەم ئافرەتە ئینشاءڵڵا عاقبەت خێر بێ و لایەزاریش بەردەوامە لەخوا بەزێ بێ. کاتێک کە من سەرەتا طبعاً لێرەوە کەژاڵخان ڕێژ و حرمەتم هەیە بۆی خۆشەویستیم هەیە بۆی سەرەتا کاتێک کە هات يعني ڕاستی ئەڵێم سەراحەتەن ئەڵێم قورس بوو بەلامەوە یعنی هیچ خوێنەواری نەبێ اینجا یعنی لە سەرەتایی دەستپێکردنما من دانە حرفەکانم پێ ئەنووسی ئەلف با تا ثا جیم ها یعنی دانە ئەم حرفانم پێنووسی دوای ئەوە ئادەی دوو حرف بدەین بنووسێنین پێکەوە اینجا سپاس بخوا مناڵەکانیشی باش بوون مناڵەکانیشی یارمەتی دەربوون خۆشی ئیرادەی هەبوو طبعاً ڕۆژ لەسەر کتێبی مناڵەکانی سعی ئەکرد يعني ئێستا لەم ڕۆژانە پەیوەندی پێوەکردنەوەی مامۆستا ئێستا شکر کتێبی کوردیش خوێنمەوە یعنی وام لێ هاتووە الحەمدە ئێستا وا حرفەکان ئەناسمەوە هەر لە قورئانە قەتیس نەماوە کتێبی کوردیش خوێنمەوە و نامیلکە و کتێب و شتی باشە خوێنمەوە فعلا يعني من کاتێک کە هات لەسەر دڵم قورس بوو زۆر مانوش ئەبووم يعني خوای گەورە قبوڵی کا بەڵام هەتا جوزی عەمەی تەواو کرد ناڕەحەت بوو بس دوای کاتێک کە بینیم ئەم ئافرەتە ئەوەنە ماشەڵڵا بۆ چۆن بڵێ عەزمی هەیە ئیرادەی هەیە بگرە من خۆم ئیتر لەوە فێر بووم یعنی وانەیەکی زۆر جوانی فێرکردم کە مرۆڤ زۆر گەورەیە مرۆڤ ئەگەر ئیرادەی هەبێ ئەتوانێت زاڵ بێ بەسەر هەموو کۆسپێکە هەموو وەک چۆن بڵێ عەوائقێکە ئەتوانێ هەموو بربەستەکان تێپەڕێنێ بە مەرجێک ئیرادەی هەبێ من خۆم الحەمدولillah ینی بەڵم لە مەکتەب تەلەبەم هەیە جاری وا هەبووە تەلەبەم هەبووە هیچ زۆر وەک چۆن بڵێ تەمەڵ بووە و ئەوانە وتومە ڕۆڵێکیان بوو ئاوها ئەکەی توێتی مامۆستا من ئەمە وەرزی یەکەمە 5 سفرم هەیە بەخوا تازە هیچ یعنی من لەم کەژاڵخانەوە فێر بووم کە ئەگەر ئیسرارە هەبێ ئیرادەت هەبێ فێرەبی وتومە ڕۆڵێکیان وەرە 5 جوانەت هەیە لە وەرزی یەکەم ئەمە سەرەتایە وەرە دوانیان دانێ بۆ وەرزی دووهەم دوان ڕاستکەیتەوە دوانیشیان دانێ بۆ خولی دووهەم یەکێکیشیان دانێ بۆ عبور یعنی ئەوەی کە لە چلەکانایە داینێ لە وەرزی دووهەما چاکی کەیتەوە سیەکانت بخەرە چلەکانیش بۆ خولی دووەم ئەتوانی هین کەیت فعلا ئێستا الحەمدولillah ساڵ تەلەبەی پۆلی 12 بوو لە پۆلی دەیە بەم شێوە هات بەڵام کاتێک کە الحەمدولillah بڵێم بیرم لە کەژاڵخانەوە فێر بووم بیرم خستۆتەوە ئەبێ ئیرادەت هەبێ عەزمت هەبێ دڵنیا بە مرۆڤ زۆر لەوە گەورەترە لەوە بەهێزترە کە بربەستەکان بیوەسێنێ لە فەزلی خوای گەورە بەزیابێ ینی فعلا لە سەردەرونی خۆم قورس بووە بەڵام فێر بووم لێوەی کە مرۆڤ ئیرادەی هەبێ نەخوێنەواری ڕێگر نییە لەوەی فێری قورئان نەبیت یعنی ئینسان نەتوانێ فێر بێت. یا ڕەبی دەرگا کراوە نورانیەکانی قورب و نزیکی خۆتمان پێ ئاشنا بکە و تەوفیق و بەرەکەت و بەزەیت بکەرە وزە و ڕووناکی بەدیکردنی ئەو دەرگا گەورەیە یا ڕەب. حەزرەتی عوسمان شەوێ پێش شەهید بوونی خەو بە حەزرەتەوە دەبینێ سەڵ الله عليه وسلم و دەفەرمێت ئەی عوسمان حەزەکەی ڕۆژۆکەت لای ئێمە بشکێنیت؟ حەزرەتی عوسمان دەفەرمێ بەڵێ قوربان ڕۆحەم بەفیدات بۆ بەیانی بەڕۆژوو بوو بە شاهیدی قورئان شەهید دەکرێت و خوێنی دەڕژێتە سەر ڕوخساری ئایەتەکان ئیمامی عالی لە نوێژی بەیانیە شەهید دەکرێت و
دەچێتەوە خزمەتی پەروەردگار. ئەمانە کاروانی عاقبەت خێرانن و ئەم کاروانە بەردەوام بەم جۆرە پڕ بووە لە خواناسان و دۆستان و ئەولیا و گەورە مەردانی ئیسلام. بەڵام سیرکەن، ئەبوو لەهەب گۆشتی هەڵوەری خۆرە لێی یا و ئەوەندە ئاوسا لە ترسی بڵاو نەبوونەوەی نەخۆشی لە دوورەوە لا دیوارێکیان بەسەرا ڕووخاند کە گیانی دەرچوو. کەس نەیوێرا بچێ بەلایە. کرامەت و ڕێز و حورمەت هەرگیز موسڵمان بەجێ ناهێڵێت. بەمەرجێ لەسەر عەهد دڵبەستەی پەیامی حەزرەتی محەممەد الموستەفا بێ صلی الله عليه وسلم و حضور و بەردەوامی لە خزمەتی قورئان و سنەتی ڕەسوڵ اللهە هەبێ صلی الله عليه وسلم. ئیتر بەرز بەرزە بێتەوە، ئەو بەرزیەش ناگۆڕێتەوە بە نزمی و دۆڕانەکانی دنیا. پێغەمبەر صلی الله عليه وسلم لە فەرمودەیەکە ئەفەرمێ پیاوێک کەسێک ئافرەتێ موسڵمانێک بەکردەوە و کاری ئەهلی بەهەشت ئیشەکە هەتا باڵێکی ئەمێنێت بگاتە بەهەشت، لەوێ تێکیەدا تۆچێتە ئاگری دۆزەخ. و کەسێکیش بەکردەوە و ئەخلاق و هەڵسوکەوتی ئەهلی جەهەنم ئیشەکە هەتا ئەگاتە ئەخیرەکەی لەوێ پەشیمانە بێتەوە تەوبە ئەکات و بەڕاستی تەوبە ئەکات و چێتە ناو بەهەشت. کەواتە زۆر پێویستمان بەوەیە لە خۆمان ڕازی نەبین، بە خۆمانە نەنازین، پێگە و مەکانەتی خۆمان وامان لێ نەکات، خۆمان بە عەزیز و خۆشەویستی لای خوا بزانین. هەموو کاتێ پێویستمان بە خەشیە و ترس هەیە لە خوای گەورە، چونکە ئەم خەشیە و ترسە نەبێت، ئەم لە خۆڕازی نەبوونە نەبێت، ئەخەڵەتین تووشی مەزلەقە و تووشی هەڵدێرانێکی قورسە بین، شەیطان وێڵمانەکات، ئیستیدراجمانەکات. هەر بۆیە ئاەتەکەی قورئانە فەرمێ یا ئەیها الذین آمنوا اتقوا الله حق تقاته ولا تموتن إلا وأنتم مسلمون. نەکەن آخر وەسیەتی حەزرەتی ئیبراهیمە بۆ نەوەکانیشی حەزرەتی یعقوبە بۆ نەوەکانی کە فەرمێ نەکەن بمرن إلا بە موسڵمانەتی نەبێ، ئاگاتان لێبێ بۆ خاتری خوا نەمرن. یعنی باسی عاقبەت خێریە، باسی عاقبەت شەڕی و عاقبەت خێریە، بە هیچ شتێک نەخەڵەتێن لەم دنیا. زۆر وریای خۆتان بن، با چاومان لە کۆتاییەکانی خۆمان بێت، چاومان لە کۆتایی عیبادەتەکانمان بێ، چاومان لەوە بێت زۆر خاکی بین، زۆر دوور بین لە کیبر و لە خۆبەشزانین و لە تەعەسوب و لە کێرانە شوێنکەوتن و لەوەی کەوا هەر کەسێ لەگەڵ تاقمەکەی منانە بوو، لەگەڵ حیزبەکەی منانە بوو، لەگەڵ گروپەکەی منانە بوو، لە بنەماڵەکەی من نەبوو، ئیتر موسڵمانەتێکی باش نییە، ئیتر خراپەکات، ئیتر ئەوە ئەکا. ئازانم ئیمانداری حەزەرێکی زۆری ئەوێ. دنیا شوێنی ئەو تاقیکردنەوە قورسەیە کە ئێمە حتا بە ئەمان بگەینە ڕۆژی قیامەتمان ئینشاء الله. دوعای عاقبەت خێری زۆر بکەین، خوای عاقبەت خێرمان کە نمونەکانی عاقبەت خێری زۆر ببیستین، زۆر ببینین، سیر بکەین. تەجروبە بەشەریەکان هەمووی کە خەڵک هاتووە مردووە و کۆچی دوایی کردەوە و نمونانی کە لەم ئەڵقەیە باسەکرێت، هەمووی زۆر گرنگە ئێمە بە جددی گوێیان بۆ بگرین و بە باشی لی تێبگەین، چونکە باسەکە باسی ئێمەیە، چیرۆکی ژیانی ئینسانە کە باسێکات چۆن لە ڕێگەی عاقبەت خێریەوە، لە ڕێگەی دەرسێکەوە، لە ڕێگەی قورئان خوێندنێکەوە، لە ڕێگەی هەڵوێستەیەکەوە بەڕاستی عاقبەت خێری دەستکەوتووە. خوای گەورە هەمومان عاقبەت خێر بکە ئینشاء الله. وەکو وتمان عاقبەت خێری ئەو خۆزگەیە و خولیایە کە هەمومان تەمەنایەکەین. هەتا پێغەمبەرەکەمان درودی خوای لەسەر بێ فێری کردوین کە هەمیشەم دوعا بکەین اللهم ثبتنا وثبت قلوبنا على دينك يا مقلب القلوب ثبت قلوبنا على دينك. ئەمە يعني ئەوەیە ئەو ترسەیە کە ئەبێ ئێمە هەمیشە بە دوایە بین ئیطمئنان وەربگرین بە دڵنیاییەوە. يعني مرۆڤە گەر بۆ چۆن بڵێ ڕفتارەکانی کردەوەکانی بەرەو ئەوەی ئەبات کە عاقبەت خێر بێت یان بە پێچەوانەوە پەنا بەخوا. لەم یەک دوو ساڵەی ئەخیرە خوای گەورە ئەو فەزڵەی لەسەر نام خوشکێکی بەڕێز مناسی. ئەم خوشکە بەڕێزە بە ڕەحمەتی خوا بێت، یعنی ڕۆشتۆتە بەر دەرگای ڕەحمەتی خوا و ئینشاء الله غەرقی ڕەحمەتی خوا بێت خوای گەن. طبعا خۆی ئەهلی قورئان بوو، یعنی مدەڕیسەیەک بوو. ئەیوت مامۆستا لە خلالی 10 ساڵی ممارەسەکردنی میهنەی خۆمە هەموو ڕۆژێک کە هەڵساوم بۆ نوێژیبانی نەخەوتومەتەوە، حتا خۆرکەوتن دەوری قورئانم کردوێتەوە.
کە خۆر کەوتۆ اینجا کە هەڵساومی تر خۆم خستۆتە ڕێ و ڕۆشتم بۆ دەوام قەدەری خوای گەورەوا بوو ئەم ئافرەتە خوای گەورە تاقی کردەوە بە نەخۆشینێکی قورس و بە ئیبتیلایەکی زۆر قورس 10 ساڵ لە قورئان دابڕا طبعا ئیتر وای لێ هاتبوو یعنی تەواو لە جێگەیە بوو خزمەت ئەکرا یعنی من هەموو جارێ ئەڵێم یعنی ئەمە هیدایەتی خوایە و نیشانەی عاقبەت خەیری ئەوە کە لەم کۆتایی تەمەنیە ئەلحەمدولیلا من ناسیم کاتێک کە ڕۆشتم سەیرەکەم جا ئەوەشمان بیر نەچێ مامۆستا قسە زۆر کاریگەری هەیە بە سلبی و بە ئیجابی ینی جاری وە هەیە قسەیەک ئینسانێک دروستەکە جاری وایە قسەیەک ئینسانێک ئەڕۆخێنێ من کاتێک کە ڕۆشتم ئەم خوشکە بەڕێزم بینی سەیرەکەم لە ڕووی دەرونیەوە بەڕاستی ینی بەداخەوە زۆر ناڕەحەتە بەوەی کە ئەوەنە خەڵ قسەی سلبیان داوە لە زەینی ئەوە بزانم چی گوناحێکی کردووە ئەمە سزای خوایە ئەگەر کەسێکی باش بواە ئاوها یعنی ئەمانە لە ڕووی دەرونیەوە بەداخەوە زۆر مانوی کردبوو ئەلحەمدولیلا لە جلسەی یەکەم دووهەم سێهەم وردە سیرەکەم ئەم ئافرەتە ئەلحەمدولیلا زۆر عاشق بە قورئانە و زۆر معەزەبە بەوەی کە ئەم فترە لە قورئان دابڕاوە باشە وتمان یاڵا مامۆستاگیان کەواتە هەنگاوی یەکەم بسمیلای ڕەحمانی ڕەحیم ئەڵێ چی دانشتنەکانمان بکەین بە هەفتانە هەموو هەفتەیەک من بێم بۆ لای تۆ دەستەکانمان بخوێنین وتی جاشتی و ئەکرێ وتم بۆ ناکرێ باشە وتمان وتی ئەی چۆن من ناتوانم یعنی دەسم نییە قورئان بگرم وتم زۆر ئاسانە لەبەرەکەی وتی جا بتوانم وتم بەدڵنیایەوە ئەتوانی من نمونەی ترم لایە الحەمدولیلا کە عەزمی هەبێ و ئیرادەی بێ بەدڵنیایەوە ئەتوانێ لەخوا بەزیابێ بسمیلای ڕەحمانی ڕەحیم دەستمان پێ کرد بە حیفظ بە لەبەرکردن قەنەعەت کە بەڵێ لە ڕووی جەستەییەوە وابوو بەڵام لەخوا بەزیابێ زیهن و زاکیرەی زۆر باش بوو لە خیلالی 2 مانگی نەبر هەموو جوزی عەمەی لەبەر کرد یعنی طبعا ئەم ئافرەتە لە پێکەوت بوو یعنی بەداخەوە خوای گەورە ئینشاءڵڵا لێ خۆش بێ و هەمووی کەفارەتی گوناح بێت جاری وە هەبووە مامۆسا یعنی ئەو کە ئەوانە ئەبینی اینجا ئەزانی ئینسان ئەم قورئانە چەند سەبووریە ئەم قورئانە چەند ورەیە چەند ئیرادەی ئینسان بەهێزترەکە جاری وا هەبووە یعنی کە ڕۆشتم بۆ لای ماڵیان ئاوا بێت طبعا یعنی ڕوخسەتی ئەوەیان دابوو بە من کە ئەڕۆشتمە ژوورەوە چونکە ئەو کەوتبوو لە جێگەیە کە دەرگای ژووری میوانم ئەکردەوە و سرم ئەکێشایە ژوورە و سڵاوم ئەکرد سەیرەکەم بە پێوە وەساوە کە ئەم بینی زۆر معەزەبە بووم بۆ هەساوی ئەکەوی شوێنێکت ئەشکێ ئەویت مامۆسا نازانی لە شەوە من خەوم نییە چاوەڕێی ئەم لە حەزم کەی تۆ بیت کەی دەستکەم بە قورئان خوێندنەکەم کەی لێم بپرسیتەوە یعنی عەزمێکی هەبوو ئیرادەیەکی هەبوو ئەلحەمدولیلا یعنی بەو هەموو نەخۆشیەوە جاری وە هەبوو دەمەتەقیمانە کرد ئازاری لێ ئەهات زۆر ناڕەحەتی ئەکرد جارێکیان پرسیارم لێ کرد وتم مامۆستا گیان ئازارت هەیە وتی زۆر وتم چۆنە ئازارەکەت یعنی تەسویرێکی بۆ کردم قەت بیرم ناچێ وتی مامۆستا ئازارەکەی من وەک ئەوە وایە پەرەمێزێک لە ناو سکما بمسووتێنێ ینی پەرەمێزێک ئیش بکات لە ناو سکما بمسووتێنێ ئەوەنە ئێشەکەم سەختە ئەوەنە ئازارەکەم سەختە بەڵام لەگەڵ ئەوەشە کە من ئەڕۆشتم ینی کە ئیزانی کاتی قورئان خوێندنەکەیە ئەیوت زۆر باشم زۆر خۆشە ینی ئیتر کە حیفزەکەی تەواوە کرد پاڵی لێ ئەداوەیەوە ینی ئۆخەی ئەکرد ئەویت مامۆستا نازانی ئێستا هەستەکەم ئینجازێکی زۆر گەورەم بەجێگەیاندۆ شتێکی زۆر گەورەم ئەنجام داوە ئەڕۆمەوە بۆ لای دکتۆرەکەم ئەڵێ زۆر باش بیر ئەڵێم خۆمەزانم خەریکی چیم دکتۆر گیان من ڕووم لە قورئان کردووە لەو ڕۆژەوەی ڕووم لە قورئان کردووە ئەلحەمدولیلا ڕوو لە باشی بوو ینی شتێکی تر لەم ئافرەتەیە کە زۆر گەورە بوو بەداخەوە ینی ئێمە وەکو ئافرەت زۆر نیعمەتمان هەیە قەدری نازانین من خۆم وەکو ئافرەت لەوانەیە زۆر جار کە لەبەر تەباخە ئاوەسین لەبەر مەغسەلەیە ئاوەسین بە پێوە خزمەتی ماڵ و مناڵەکەین بێزارە بین بۆڵە ئەکەین مانوو ئەبین تەواو نابێ هەموو ڕۆژێ ئەوە بەداخەوە ینی هەست ناکەین ئەمە نیعمەتێکە خەڵکانێکەن خۆزگەی بۆ ئەخوازن جارێکیان باسی کردوتی مامۆستا یەک خۆزگەم هەیە خۆزگە لە دنیاە ئەم ئاوەتم بەدی بەهاتایە وتم چییە مامۆستا گیان وتی خۆزگە یەک جار بمتوانایە لەبەر تەباخی ماڵەکەم بە پێوە بۆ سامایە
یەکجار لە بەردەم مەخسەلەی ماڵەکەم بە پێوە بۆ سامایە ئەوەی خۆم ئەمویست دروستم کردایە بەڵام بەداخەوە ئەوە 10 ساڵە من ئەم حاڵەتم نەبینیوە لەوانەشە نەیبینم بەڵام لەگەڵ ئەمەشە جاری وا بوو پرسیاریە کرد ئەیوت مامەسا ئەموتیان ئەیوت من شەوانە خەوم نییە ناشتوانم هەڵسم دەستنوێژ بگرم ناشکرێ هەمومیشە هاوسرم خەبەرکەمە و دەستنوێژم پێ بگرێ و ئەوانە هەر لە شوێنی خۆما تەیموم ئەەکەم دەستنوێژ ئەگرم و تەیموم ئەەکەم نوێژەکەم شەو نوێژەکەم تۆ بڵێ جائیز بێت یعنی لەو کاتەیە بەڕاستی من خۆم هەستم بە شەرمەزاریە کرد یعنی ئافرەتێک بەو هەموو ئازارەوە بەو هەموو ناڕەحەتیەوە بەو هەموو زەحمەتەوە شەوانەی بێشەو نوێژی نەبوو شەوانەی بە شەو نوێژ بەسەرەبەر لە جیاتی ئۆف و ئای و ئازار و ناڕەحەتی هات ئەیوت مامەسا ئیتر کە ڕووەکەمە خوا کە نوێژەکەم هەروە بە خەوتنانیشەوە تەبان بەجاری وا بۆ ئەی ئەتوانم زۆر لە خۆمەکەم دائنیشم ئیتر زۆر ئازارەکەم سوکراییم بۆیەت ئازارەکەم سووکە بێ زۆر سەبوریم بۆیەت سوکونایی بەدڵم ئەگات کاتێککە ئەو شەو نوێژەکەم یعنی ئەمانە هەموو دەلیلن لەسەرەوە الحەمدولیلا کە عاقیبەت خەیر بووە لەخوا بە زیابێ لە مانگی ڕەمەزانە بە عاقیبەت خەیری لەسەر ئەو عەزم و ئیرادەی خۆی لەخوا بە زیابێ خۆی گەورە بردیەوە ژێربارەگای ڕەحمەتی خۆی بە ئومێدی ئەوەی ئینشاءالله غەرقی ڕەحمەتی خوا بێت و ئێستا لە خۆشترین و باشترین ساتەکانی بێت بە ئیزنی خۆی گەورە خۆی گەورە لێ خۆش بێت هیدایەتی ئێمەش بات ینی بتوانین ئەو ڕێچکانە و ئەو ڕێگانی کە پیاو باشان و خواناسان گرتویانە ئێمەش بگرینە بەر و من زۆر جار ینی خەڵکیشەوە ئەڵێ دنیا خراپ بووە مەسەلەن خراپە زۆرە بەڵام بیرمان نەچێ خەڵکی باشیش هەیە ینی من زۆر جار ئەڵێم لەوانەیە دوعایەکی ئەو ئافرەتە بەو ئازارەوە لە شەوێکی تاریکەشەوە ئەیکات مصیبەتی لەسەر ئومەتێکلا بردبێ نەخۆی نەک ماڵی نەک مناڵی لەوانەیە مصیبەتێکی لەسەر ئەم ئومەتەلا بردبێ ئەوەنە گەورە بووە بەڕاستی ئەو شتانە زۆر کاریگەر بوو لە ژیانی منە وەفاتیشی زۆر ئەسێتیان یعنی ئەگەر بڵێم هەتا ئێستا بنینی ساڕەش نەبووە یعنی هەستم ئەکرد بەڕاستی من خۆم سوودم لەو ئەبینی بەداخەوەی ئەنی هەستم ئەکرد بە وەفاتی ئەو دەرگایکی بەهەشت لە من داخراوە فعلا نەک دکتۆرێکی دەرونی نە وەرزشێکی دەرونی نە یۆگا نە تەنومی چی یعنی هیچ شتێکم شتانی نەبووە بەڵام ئەگەر بڵێم قورئان ساڕێژی هەموو ئەم برینانی کردووە معنەویاتێکی یا بوو پێی وەکو ئاماژەم پێکرد مامەسا لە سەرەتاوە کە من ڕۆشتم لە ڕووی دەرونیەوە زۆر ئەوە بوو یعنی ئەیوت مامەسا من خەڵک وام پێ ئەڵێن گوناحی کردو ئەوە جا یەکێک لە دەمەتەقیەکانمان ئەو بوو وتم مامەسا گیان کەی قەرارە دنیا شوێنی سزا و پاداش بێ کەی قەرارە ئەو خوایەی کە ڕەئوف ڕەحیمە ئەو خوایەی کە ڕەحمەتی وەسیعەت کولە شەی قەرار بێستەم لە من بکاستەم لە تۆ بکە تۆڵە لە تۆ بسێنێتەوە یعنی گەر قەرار بێ دنیا شوێنی سزا بێ خۆ بێ بێ باوەڕان قومی ئاویتیان نەخۆنەوە ئەگەر قەرارە دنیا شوێنی پاداش بێ خۆ وایە پێغەمبەران و پیاو باشانی هیچیان بەسەرا نەهاتایە و بەردیگرم نەهاتایەتە ڕێیان بەڕاستی ئەمە ئیبتیلایە یوبتەلە الرەجل على حەسب دینی بە دڵنیایە تۆ کەسێکی زۆر مەزنی ئەمە ئەتوانی بۆیە خوای گەورە ئەمەی کردووە لە خیلالی دانشتنەکانمانە دەمەتەقیەکانمانە هێواش هەستم ئەکرد لە ڕووی معنەویەوە لە ڕووی ڕۆحیەوە ئەم ئافرەتە زۆر ئەلحەمدولیا بەرزە بێتەوە زۆر گەورە ئەبێت بەداخەوە کەوە دوا دیدارمان بوو بەداخەوە کە ئەوە دوا لیقامان بوو ئەخیر چوارشەممە هەموو ڕۆژێکی چوارشەمان سەعات 9 مەوعیدمان بوو یعنی من ئێساش زۆر جار چوارشەمانیەت بیرم لایەتی هەتا ئێستا ڕقمەکەیم نەسڕیوەتەوە جارجار هەر ئاوا سەیری ئەەکەم ینی سەبوریم بۆیەت پێم خۆشە هەرچەند نازانم ئێستا لای کێیە پەیوەندیم پێوە نەکردووە بەس هەر پێم خۆشە ناوەکەی لە ناو مۆبایلەکەما بمێنێتەوە ئەخیر جار کە ڕۆشتم بۆ لای زۆر سەیری کردم زۆر ینی
هەر ینی چاوی بڕیە ناو چاوانم بەداخەوە ینی زۆر شت هەیە لە ڕۆحە ئێمە نایزانین. یعنی من ئێستا پەشیمانم ئەڵم خۆزگە ئەمزانی ئەوە دوا دیدارە، ئەوە دوا لیقاایە، ئەوە دوا مەجلیسمانە پێکەوە، بەس بەداخەوە ینی کە من تێ نەگەشتم لەو پەیامەی زۆر سەیری کردم. منی شەرەوە بە وەک چۆن بڵێ پێکەنینێکەوتمەوە چییاڵی یەکەم جارە منە بینی ئەوە چیە واسیرم ئەەکەی ماوەیەک بێدەنگ بوو دوایی وتی ئەمەوێ جوان سەیرت کەم وتم بۆ وتی بۆ ئەوەی بتناسمەوە وتم یانی چی ینی ڕاستی تێنەگەشتم نەمزانی ئەو لە عالەمێکی زۆر لە عالەمەکەی من بەرزترایە لە ڕۆحیەتێکی زۆر بەرزترایە وتم تێناگەم ینی ئەتەوێ بڵێ چی وتی ئەمەوێ سچ لێریان بتناسمەوە لە قیامەتە بەگەڕێن بە شوێنتە لە ساحەی مەحشەرە ئەگەڕێن بە شوێنتە بەوەی دەست بگرم یعنی قەنەعەت بە کە مامەسا ینی وەک کارەبا بمگرێ وام لێ هات فعلا بەوە نییە إن الله لا ينظر إلى صوركم ولا إلى أجسامكم ولكن الله ينظر إلى قلوبكم ئەم قەلبە بڕێتی لە تەقوا بەڵێ لەشێکی مانوو شەکەت کەوتوو بەڵام ڕۆحێکی زینوو ڕۆحێکی پڕ لە ئیرادە پڕ لە معنەویەت پڕ لە وابەستە بەخوای گەورەوە یعنی زۆر لام سید بوو بە دڵنیاییەوە کاتێک کە عەبدوڵای کوڕی مەسعود بە دارخورمەکانە سەرەکەوت هەنێک لە ئەسحاب پێکەنی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمووی بەچی پێکەنن بە قاچە ڕەش و باریکەکانی عەبدوڵا پێکەنن والله ئەو قاچە ڕەش و باریکانی عەبدوڵا لە میزانی خوا لە کێوی ئوحود قورسترە یعنی قەنەعەتە هەبێ ئەگەر ئێستا هەموو ئەم دنیا تاپۆ بکرێ بە ناوی منەوە ئەندازەی ئەو قسەی تۆم دڵخۆش ناکە دڵنیام متمانەم بە تۆ هەیە کە تۆ کەسێکی زۆر گەورەی زۆر مەزنی دڵنیام نەک شەفاعەتی من و خۆت لەوانەیە شەفاعەتی هەموو بنەماڵەکەت بکەی یعنی فرمێسکەکان لە چاویا بریسکایەوە بەڵام وتی دڵنیا بەلەوە سچ لێر من بەجێت ناهێڵم یعنی زۆر دڵم خۆش بوو بەوە الحەمدولیلا ئەم ئینسانە لە سەرەتاوە کەسێک بوو بەداخەوە ینی خەڵک ڕووخاند بوو یان نەگینا خۆی هەر کەسێکی مەزن بوو بەڵام وردە وردە لەم کۆتایی تەمەنیە ئەوەنە ئیرادەی بەهێز بوو ئەوەنە معنەویاتی بەرز بوو تەواو متمانەی بە بەینی خۆی و خوا هەیە متمانەی هەیە کە ئەمە تاقیکردنەوەیە و سەرکەوتوشە الحەمدولیلا لە کۆتا لەحزەکانی ژیانیا لە ژوور سەریا بووم یعنی حاڵەتەکەی لەوە قورستر بوو کە من بتوانم دەنگ بەرزکەمەوە بەس بە هێواشی دەمم ئەخستە لای گوێچکەیەوە هەندێک لەو سوورەتانی کە لەبەرمە ئەم خوێن بەناو گوێچکەیە قەنەعەت کە مامۆسا طبعا ئەو لە حاڵی خۆیان بوو کاتێک کە من قورئانەکەمە خوێند هەستمە کرد پەنجەکانی ئەجوڵێنێ دەست ئەهێنی بۆ ئەوەی دەسم بگرێ وەک بڵێ لەگەڵ تام وەک بڵێ بەردەوام بە بەداخەوە خۆ من تێنە ئەگەشتم لە ئەو جۆرە زمانەی ئەو بەڵام الحەمدولیلا بە عەقیبەت خەیری و بە مسلمانەتی ڕۆشتەوە بەردەم بارەگای خۆی گەورە خۆی گەورە لێ خۆش بێ ئینشاءالله يهديك قلب إليك هفا زهراء يا زهرة المصطفى يهديك قلب إليك هفا أنت النقية بنت النبي يا فاطمة أنت التبتل حين صفى يا بضعة النور يا زهرة يا زهرة يا قرة العين للمصطفى يا أم أزكى البنين يا غمر صلى الله عليه وسلم فێرمانەکە کە چۆن دوعا بکەین يعني ئەوەنە گرنگە بەلامانەوە ئەوەنە مهمە کە حسن الخاتمة و دەستکەوێ اللهم اجعل خير أعمال خواتمها خوايا يا رب يا رب ئاگال لێم بێ لە خاتیمە و لە کۆتایی عملەکانە چونکە هەموو عملێ چۆن سەرەتای هەیە کۆتاییەکەیشی ئەبێ خێر بێت هەر بۆیە لە فەرمودەیەکی ترا پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمێ إنما الأعمال بالخواتم يعني بە کۆتاییەکەیەتی تۆ بە چۆن بە پایانی ئەگەیەنی هەر لە سەرەتاوە بە خێوکردنێوێ ئەم عملەکە تۆ ئیکەی ئەم نیەتە بە خێوکردنێوێ پەروەردەکردنی ئەوێ ساخکردنەوەی ئەوێ تا ئەیگەینتە پایان تا تەسلیمی مەلائیکە و شوێنی بەقای هەتای قیامەت ئەگرێ لە شوێنی خۆیان ئەمە خزمەتی ئەوێ بەڕاستی ولا شوێنی ترا پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمێ اللهم اجعل
خير أعمالي خواتمها. لشوني ترى بيغمري خوا صلى الله عليه وسلم فرمي اللهم إني أسألك حسن الخاتمة، حسن خاتمة يا رب العالمين. گرنگیدانی پێغەمبەر صلی الله عليه وسلم بەم مەسەلەیە گرنگیدانە بەوەی کە ئینسان بە ئیمانداری بڕوە. آخر تۆ نوێژێک ئەیکەیت ڕۆژوویەکە گری، ئەم ڕۆژووە تا 5 دقەی ئەمێنێ بۆ بانگی مەغریب تۆ بە ڕۆژوویت، زۆر بە باشی نیەتە هێناوە، زۆر خۆت پاراسۆ لە گونا، بەس 5 دقەی ئەمێنێ بۆ بانگی مەغریب ڕۆژۆکە تەشکێنی، ئاوە کە خۆیتەوە بە عەمدی ناوترێ 5 دقەی ماوە، ڕۆژووی ئەو ڕۆژەت بەتاڵە بێتەوە. لەبەرەوە خاتیمە زۆر گرنگە. خۆی گەورە خاتیمەمان کۆتاییمان بەخێر بگەڕێت، دوعای خاتیمە باشی زۆر زۆر بکەین، چونکە بەبێ خاتیمە نەتیجەکەش باش نییە. لەبەرەوە ئاگامان لە سەرەتای هەموو ئیشێک بێت، ئاگامان لە ناوەڕاستەکەی بێ، ئاگامان لە کۆتاییەکەی بێ. ئەی بۆچی پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمێ کە دوعاتان کرد، تۆ لە دوای نوێژەکانە لە هەر کاتێکا کە دوعاکەی کە دوعاتان کرد لە سەرەتاوە الحەمدولله والصلاة والسلام على رسول الله، لە ناوەڕاستە عینەشت سواسی خواکەیت و سڵاوە لە پێغەمبەری صلی الله عليه وسلم، لە ئەخیریشا بە هەمان شێوە، چونکە ئەم دوعایە پێویستی بۆی بەرز بێتەوە، پێویستی بەسەرەتا و ناوەڕاست و کۆتاییەکی زۆر پڕخێر هەیە کە سواسی خوات کرد، کە ناوی خوات برد، کە زیکری خوات کرد، کە دوعات کرد، خۆی خودی خۆی دوعایە کەچی پێویستی بەم حرەکەتە جوڵە معنەوی هەیە تاوەکو ئەم دوعایە پارێزراو بێ و هەتا ئاگاتە شوێنی خۆی. لەبەرەوە کردەوەکانمان، نیەتەکانمان، ئیشەکانی قیامەتمان هەر هەمووی بە ئاگامان لە حوسن الخاتیمی هەموو ئەم کردەوانە بێت تا حوسن الخاتیمە گەورەکەمان دەست بکەوێت ئینشاءالله. کاتێک کە ئەڵێن الکەلیمەتو طەیبەتو سەدەقە، بەدڵنیایەوە قسەی باش سەدەقەیە بە پێچەوانەکەشی، یعنی ئەمە لەوانەیە قسەی نەفەرێک بێ، 2 نەفەر بێ، 3 نەفەر بێ، ئەمما مۆسا بەڕێزیان بەو شێوە ڕوخانووە کە ئەڵێ ئەمە سزایە، ئەمە تۆڵەیە، ینی بەو شێوەیە بیرەکاتەوە. بەڵام قسەی باشیش وەک تۆ یەک وایە لە خاکێکە ئەیچێنیت، طبعاً خراپیش بە هەمان شێوە. جاری وە هەیە زوو درەنگ نەتیجەی ئەو قسە باشە یەتە بەرهەم. لە سەرەتای ساڵی 2000ەکانە بوو ئافرەتێک ڕۆژێکیان هات وتی مامۆستاگیان پرسیارێکمان هەیە، وتم فەرموو، وتی بەڵا لە ڕاستیە ئێمە عائیلەیەکین زۆر وەسعمان بەڕاستی یعنی با بڵێم تەنگە، ناڕەحەتە، 4-5 مناڵم هەیە، پیاوەکەم چاوی لە دەستداوە نابینایە، زۆر وەزعمان ناڕەحەتە، بەداخەوە ینی ئێستا حەملم هەیە و زۆر ینی پێی بێتاقەتم و نامەوێت ینی ئەمەوێ ئەگەر ڕێگەیەک شتێک هەبێت، ینی ڕێیەک هەبێت ئەم مناڵە لەبار بەرم. ئیتر منیش ینی تەمان نازانم بیرم نەماوە دوای خۆی کە هاتەوە بۆی باسکردم پێم وتووەکە بە گوناحە و شتێکی وە نابێ بیکەیت و ئەوانە. دوای نزیکەی 15 ساڵ ئەبوو، شەوێکیان دوای ئیشا میوانمان هات، ژنێک و پیاوێک و مناڵێکی ئەوە گەنجێکی مرد مناڵ هاتن داین لە دەرگا، دوای دانیشتن و خۆشهاتن و خێراتن وتی مامۆستاگیان ئەڵێ نامناسیتەوە، مەڵای داوای لێ برد نەکەم نەوەڵا، وتی بیرتە ساڵێکیان زوو بەسەر هاتەکەی بۆ گێڕامەوە ئافرەتێک هات ئاوها کە وتی فعلەن بیرم کەوتەوە، وتم وەڵای شتێکی وان بەبیرێت، وتی یەکێک لە قسەکانی تۆ مامۆستا ئەوە بوو، وتت لەخوا بترسە و ئەم شتە مەکە، لەوانەیە ئەم مناڵە باشترینی مناڵەکانت بێ. وتی دوای ئەوەی کە لای تۆ دەرچووم یعنی زۆر ڕۆشتم گەڕام، یعنی وەک چۆن بڵێ وەک ئاوداغڵم لێ هات، خەیاڵاتم ئەکرد بیکەم نەیکەم بڕیار بدەم، وتی ئەخیرە بخوایەگەن پشتیوان بە تۆ لەسەر قسەی ئەم ئافرەتە من ئەم ئیشە ناکەم، متمانم بە تۆ هەیە ئیشەڵا ئەم مناڵم مناڵێکی باش دەرچێ نایکەم، ڕزق لای تۆیە. وتی ئێستا ئەم کوڕەی تۆ ئەی بینی ئالێرەیە دانیشتووە ئەو مناڵەیە، ناڵێ مناڵەکانی ترم خراپن، بەس خوا شایەتە مامۆستا باشترینی مناڵەکانمە، پیاوەکەم نابینایە، ئەم مناڵە گۆچانی دەسی باوکێتی، بەردەوام باوکی ئەبا بۆ مزگەوت و ئەیهێنێتەوە، بانگدەری مزگەوتە، تەلەبەی قورئانە، لەگەڵ ئەوەشە ئیتر وەک چۆن بەڵێ خوڵی ماڵە و کوڕی بچووکی ماڵە، ئیتر بەرەکەتی ماڵە،
الحەمدولیلا ئێستا من هاتووم یعنی ئەمە ئێسام ڕووداوە بۆ کوڕەکەم باسەکەم کە باسم کردووە دایک کوڕەکەش دوێتی وەڵی ماوە دایکیان حەزەکەم بڕم ئەو ئافرەتە بناسم ئەو ئافرەتە هۆکار بۆکەوەی من بێمە ژیانەوە حەزم لێتی بڕم بیناسم و پێشی بڵێم کە تۆ لە هەموو چاکەیەکی منا بەشداری یعنی قەنەعەت کە ئێستا ئەوەنی چوار کوڕی خۆم دڵم بەو کوڕە خۆشە ینی تەمەنای ئەەکەم ئینشاءڵڵا کە بەردەوام بێ لەسەر ئەو ڕێگە و ڕێبازی گرتوویەتی ئینشاءڵڵا عەقیبەت خەیر بێ خوای گیان خوای گەورە بۆ دایک و باوکی خۆی بهێڵێت بەڵام بە دڵنیاییەوە کەلیمەت الطەیبەتی سەدەقە قسەی باش ژیانە و قسەی خراپیش بەداخەوە ئینسانە ڕوخێنێ ساڵی 2013 بوو بزەبت ڕەمەزانی ساڵی 2013 ئەو کاتە ئێمە لە شاری کەلار بووین کۆمەڵی ئافرەت بووین پێکەوە وتمان بەڕاستی زۆر بۆ چۆن بڵێ شت هەیە پیاوان پشکی شێریان هەیەتایە باشە بۆ ئێمەش ئەوە نەکەین یعنی بڕیار بدەین و لە فترەی شەوی قەدریا دە شەوی ئەخیری ڕەمەزانە ئێمەش بڕیار بدەین لە مزگەوتە بمێنینەوە و ئەم دە شەو ڕۆژی عشری ئەواخیری ڕەمەزان ئەعتیکاف بکەین تقریبا دە ئافرەتێکە بووین بڕیارماندا کە ئەعتیکاف بکەین پێش ئەوەی کە هینکەین ناومان نووسی بزانم لە دوای تەراویح لە دوای شەوتمان بە ئەو ئامادە بۆ بەڕێزان ئێمە نیازێکی ئاوە هامان هەیە هەر کەسێک حەزی لێتی ئەتوانێت ناو بنووسێت چونکە بعضی حسابات هەیە خۆتەزانی مەسلەی بەربانگ و پاشیە و ئەبێ ئەو حسابانە بکەین بزان چەند نەفەرین هەر کەسێک ئەوێت بەشداری بکات ئێمە ناو ئەنووسین دوای یەک دوو ڕۆژی پێچوو دوای ئاگاداریەکە ئێمە ئافرەتێک هات و دەستی کچێکی گرت بوو کچەکە تقریبا لەوانەیە 7 ساڵ 8 ساڵ ببێ هاتوتی مامۆستاگیان وەڵاهی لەو ڕۆژەوە ئەو ئاگاداریتان یاوە لە مزگەوت ئەم کچەم وەک چۆن بڵێ ناسکی خواردوم ئەڵێ منیش ئەبێ بچم ئەعتیکاف بکەم من شوتم جا چیتایە وتی ئاخر کچەکەم نابینایە سبحان الله ینی نابینایی لە 100% ینی هەر بەزکماکی چاوەکانی لەدەستداوە قورسە ینی دەشە و دەڕۆژ من خۆم ینی ئیشەکانی بۆ بم بەڕێوە و فێری ماڵی خۆمان بە هات بووە لەکوێ دەستنوێژ بگرێ و ئەو شتانە ئێستا لەوانەیە قورس بێت منیش وتم وەڵا جا تۆ ئافرەتێکی تەنهایی ئەتوانی ئەوە بکەی ئێمە دە ئافرەتی کەین بە دڵنیاییەوە بە هەر دەکەمانەوە هەرچی ساراگیان بیەوێت ئێمە لە خزمەتیین مادەم حەزەکە ئێمە ڕێگریەکمان نییە على بەرەکەتی لا دەست پێەکەین بڕیارماندا و ئیتر دە شەوی ئەخیری ڕەمەزان ماینەوە یعنی ئەوەی کە سەرنجڕاکێش بوو بەڕاستی سارا بوو بە بەرەکەت لێرەوە ڕێزم هەیە خۆشەویستیم هەیە چاوە جوانەکانی ماچەکەم بۆ خۆی و بۆ خانەوادەی بەڕێزی تەمەن خێزان زۆر گرنگە ئەوە پەروەردەی خێزانە کە وای کردووە ئەم کچە ئەو ئیرادەی لا دروست ببێ بەردەوام بە شەوە بە ڕۆژە بە نیوەڕوانە بەیانیان دوای نوێژی بیانی من متابعی ئەم کچەمە کرد لە بیدایەتەوە سەیرەکەم ئەم کچە مۆبایلێکی ئەوەی پێ بەردەوام بە گوێچکەوەیەتی ڕۆشتمە لاوتم سارەگیان بۆ مۆبایلە ناکوژێنیتەوە وتی ئاخر مامۆستاگیان من ئەمە قورئانی پێ لەبەرەکەم وتم قورئان لەبەرەکەی وتی بەڵێ وتم چەند جوزئێ لەبەرە وتی مامۆستا وەڵا تا ئێستا تەنیا 10 جوزئم لەبەرە هەتا سوورەی قەسەس هاتووە وتم دە حەزم لێتی گوێم لێ بێت مامۆستا قەنەعەت کە کاتێک کە گوێم لێی بوو ئەگەر بڵێم وەک من شاوی ماشەڵڵا قورئان نەخوێنێت چونکە ئەو هەر بە گوێی گرتووە لە قاری ئەباشەکان تەبعاً لە قورئان خوێنە بەناوبانگەکان قورئانێکی ئەخوێن ماشەڵڵای لێبێ خوای گیان بەرەکەت بەڕژێنی بەسەر زانستیە زانیاریە عیلمیە تەقوایە تەمەنیە قورئانێکی زۆر جوانی ئەخوێن جا سەیرەکەم ئەم ئافرەتە فقط بە قورئان خوێندن ئیکتیفا ناکە شتی تری گوێ لێگرمەوە چیەکەی مامۆستاخرەوە گوێ لە وانەکانی تەجوید دەگرم تەجویدێکی زۆر باشی ئەزانی یعنی اینجا دوای مامۆستاگیان ئەمە نابێ هەر قورئان بخوێنین و لێ تێنەگەین ئەبێ هەوڵ بدەی دەرسی تەفسیرمان بۆ دانین دەرسی عەقیدەمان بۆ دانین یعنی ئەم ئافرەتە ئەمەنەی وزە هەبوو ئەو وەنەی تاقە هەبوو ئێستا من دوای ئەوەی کە لە کەلار بڕام تەلەبەم هەبوو بەشێک لە تەلەبەکانم سپاردە ساراگیان قەنەعەت کە ئێستا تەلەبە هەیە بە دوو چاوەوە تەلەبەی پۆلی دوانزەی زانستیە تەلەبەی دوانزەی وێژەیە
ئەچێ لای ساراگیان کە نابینایە چێ لای ساراگیان قورئانە خوێنێ يعني أما إن شاء الله دليلة بو أويك إن شاء الله أم أفرتا برو عقيبة خيري أرواد بركته رحمة خوايك رجال دوتي بسر أو خزانية الحمد لله. واذكر في الكتاب مريم إذ انتبذت من أهلها مكانا شرقيا. بداخل من يعني أظن دوای فرصة نرقصاو يعني دووبارەی کەمەوە يعني ئێستاش لە خەون و خۆزگە و خولیای ئەوەم یەک جاری تر بتوانم ئەو سونەتە دووبارەکەمەوە لە ژیانما بتوانم جارێکی تر بەو ڕۆحەی ئەو کاتە بەشداریمان کردو لەگەڵ ئەو دەخوشکە بەڕێزەیە دووبارەی کەمەوە ئەگەر بڵم فعلا ئەگەر هیچ پاداشێکیش نەبێ لە عیبادەتە لە ئەعتیکافە فقط پاداشی چێژەکە بێ کافیە قەنعەتکە یعنی ئەوەنە چێژ بەخشە ئەو مەجلیسی ذیکرانە ئەو مەجلیسی قورئان خوێندنانە ئەو مەجلیسی حەلقە عیلمیانە کە الحەمدوللیلا ئێمە ئەمان کرد لەناو دانیشتنەکانمانە ئەو نوێژە جەماعەتانە یعنی چێژێکە لە زۆر شوێنە بۆی گەڕاوم لە زۆر سا بۆی گەڕاوم بزانم هەمان چێژم دەسەکەوێتەوە قەنەعەتکە دەسم نەکەوتوێتەوە یعنی وەک چۆن بڵێ ئینسان لە هەنێ حاڵەتە من خۆم وا هەستمە کرد و هاوڕێکانیشم ئەو دەستە خوشکی کە پێکەوە بووین بە هەموو ینی خۆزگەی ینی یەکێکە لە یادگاری خۆشەکانمان کە باسیەکەین پێکەوە خۆزگەی ئەوە ئەکەین کە دووبارەیکەینەوە ینی هەست ئەکەی بەجسم لەسەر زەویایت ئەگینا ڕۆحێک دروستە بێ بۆ ئینسان جاریوە هەبووە هەستمان کردووە ینی نازانم ینی هەستمان کردو فریشتە لە ناو مەجلیسەکانمان هەیە ڕۆحیەتێکی زۆر خۆش زۆر سەکینەتێکی خۆش ئیتمینانێکی خۆش باشانسوکیەکی زۆر زۆر خۆش بۆ ئینسان دروستەکە ینی فعلا ینی من ئەڵێم ئەگەر لە عیبادەتە ئەگەر ئەجرێکیش نەبێ هەموو ئەجرەکە چێژەکە بێ وازانم کافیە ئەوەنە چێژ بەخشە و ئەوەنە بەلەزەتە سەیری پەرداخێ شیر بکەن پەرداخێ شیر ئەگەر ژێرەکەی تۆزێ قوڕاوی تیا بێت شتێکی پیسی تیا بێت ڕەشیەک بێت بەڵام شیرەکەی بکەی بەسەرا و نەیشڵەقێنی لە ڕواڵە تاوا دەرەکەوێت کە ئەم شیرە شیرێکی پاکە بەس وەختی ڕاتەکان وەختی کەوچکیەکت لێە ئەوە دەرەکەوێت کە یەک پارچا بێ بە ڕەشی و بێ بە قوڕی لەبەرەوە خۆشەویستان ئێمە ئەو نیەتەی هەمانە لە ناو دڵمانایە لە ناو دڵە ئەبێ ئەم نیەتە شیرێکی پاک بێ هیچ خەڵتەیەکی تیا نەبێ هیچ شتێکی تیا نەبێت تا لای خۆی گەورە وەرگیراوە بێت چونکە ئەم ناو دڵە ئاوا نامێنێتەوە ئەگەر لە دنیایشە خەڵک ئەم ڕواڵەتە نەبینێ و بە باشمان ببینێ بە چاکمان ببینێ لای خۆی گەورە ڕەشاییەکە دەرەکەوێت لەبەرەوە نیەتەکان زۆر گەورەیە سەیری پێغەمبەری خواکەن صلی الله عليه وسلم لە ئەخیر لەحظەی وەفاتیا کە وەختێ فەرمێ کاتێکە وەفاتەکە پێشەوە فەرمێ بەری الرەفیق الأعلا اختیارەکە خراوەتە دەستی خۆی کە لە دنیا ئەمێنیتەوە یاخود گەڕانەوە لای خوا فەرمێ بەری الرەفیق الأعلا ئەچمەوە خزمەتی پەروەردگارم چەند عاقبەت خێری جوانە هەمومان لە ڕێگەی ئەم سنەتەی ڕەسوول الله صلی الله عليه وسلم لە وەختی مردنا ڕۆحەکەمان هاوار بکە بەری الرەفیق الأعلا چەند جوانە ئەو نمونانەی کە بەڕاستی لە ئەخیر لە حەزاتی ژیانیانە هاواری قورئان و هاواری نزیکبوونەوە لە خواناسان و هاواری ئەوە لە دڵ و دەرونیان بەرزەوێتەوە کە خوایە ئێمە دۆستەکانی تۆمان خۆشویستووە لە دنیا ئێمە ئیماندارە ڕاستەکانمان خۆشویستووە لە دنیا لە قیامەتیشا با لەگەڵەوە نابین با لەگەڵەوانە حەشر بکرێن بە ئەسپایی پێ بەپێی حەزرەتی محەممەد المستەفا صلی الله عليه وسلم بە ئەهەنگاو بنین هەرچی ئاگرێ بۆ سووتانی محبەت و ئولفەت و برایەتی و ئیمانداری هەڵەگیرسێ بە لێشاوی ئیطفای نیەتی پاک بیکوژێنەوە ئوبەی کوڕی خەلەف وەک هەموو یەکێکی کافرانی مەککە دوشمنی ئیسلام و پێغەمبەری خوا بوو صلی الله عليه وسلم بەڵام شەیطان زیاتری پێکرد بە پێغەمبەر صلی الله عليه وسلم دەڵێت
دەزانی ئەی محەممەد صلی الله عليه وسلم ئەم ئەسپەم بەباشی قەڵە و بەهێز یەکەم هەتا بتوانم بەسەر ئەم ئەسپەوە تۆی پێ بکوژم. پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمووی ئینشاء الله من تۆ کوژم. لە غەزای ئوحودا ئوبەی سواری ئەسپەکەی بوو. حەزرەت صلی الله عليه وسلم فەرمووی بە ئەصحابی دەوری وەسیعوا بەردەمم بۆ چۆڵ بکەن و ڕمێکم پێ بدەن. تەمەنی مبارەکی 50 ساڵانە بە گڕوتینی پاڵەوانێک کە هەموو مولک و مەلەکوت چاویان لە ڕمی دەستی محبی خوایە صلی الله عليه وسلم. ئەوە ئەوڵین و ئاخرین کەسە کە محەممەد المستەفا دەیکوژێت صلی الله عليه وسلم. ئوبەی بە ئەسپەکەیەوە هێرشە بە شەڵاڵی ڕق و قین و ئارەقی ماندووبوونی کوفرەکەی خۆیەتی و زرێ پۆشێکی باشی بەستووە. تەنها تۆسقاڵێکی لای قورگ و سنگی دیارە. ڕمێک بەدەستی حەزرە صلی الله عليه وسلم بەهێزی معنەوی لە بن نەهات و بڕوات دەبێ چی بکە. ڕم بەر ئەو بەشە بێزرێ پۆشە کەوت و برینداری کرد. ئوبەی هاواری لێ هەستا قەتەلەنی محەممەد کوشتمی. هاو ئاوازانی وتیان هیچ نییە کەمێک بریندار بووی مەترسە. وتی نانا محەممەد وتی ئەتکوژم لەخۆ نەیوت واللهی لەو بەسەق عەلەیە لەقەتەلەنی. بەخوا محەممەد تفێکی لێ بکردمایە دەیکوشتم. ڕۆشت و لە چیای ئوحود کەوت و گیانی سپارد. هەموو شێک و فرمودێکی ئەو حەزرەتە صلی الله عليه وسلم ڕەحمەتە بۆ ئوممەت و حجەت و گەردنگیرە بۆ دوژمنانی ئوممەت. ئەگەر ئازاری فرمودێکی بدەیت لە عاقبەتی خۆت بترسە. صلى الله عليك يا رسول الله صلى الله عليه وسلم.